دیمەنی داخستنی شەقامی سەرەکی کەس نەزانە. ئەمڕۆ لە شاری هەولێر بۆی گۆڕنی بەنزخانەیەکی 609 دیناری تایبەت بە تەکسی بۆ ئۆتۆمبیلی تایبەت شۆفێرانی تەکسی ناڕەزاییان دەربڕی و شەقامی سەرەکی کەس نەزان کۆیەیان داخست. شۆفێرانی تەکسی دەڵێن بەبێ ئەوەی پێشوەختە ئاگادار بکرینەوە ئەو بەنزخانەیە تایبەت کرا بە ئۆتۆمبیلی تایبەت و ئەم بەیانیە کە هاتین ڕێگایان نەدا بەنزینە 609 دیناریەکە وەربگرین. ئەمە کابراایش فەقیری ئەوڕۆ ئەو سولتەیە زدی فەقیریە ئەگەن ئارێ وەڵای ئەوە ئەگەنا لۆ ئەمە ئەو بەنزخانەی تەکسی بوو لۆ ئێستا هەمووی لەگزی زووەنە و شەیە و مەرزیە دێ ئەوەی تێدەکا بەنزین تێدا داوامانەوەیە بکەنەوە بەنزخانەی تەکسیان و لۆ بکردیتانە بەنزخانەی خصوصیان فەقیرن ئەوانە هەمووی لەگزی زووەنە و شدێت ئەمە شاکە بزانە سیارە خراپ تێدایە ژیان زۆر ناخۆشە وەڵڵا ئەرێ بەخوا بەس ئەو خەرکە میلەتە بەس چاوەڕێ مردنی دەکات چاوەڕێ هیچکە ناکاتەوە یعنی وەزعەکەەوە نییە کاکە من چ بکەم یعنی وەنەو شەو لە ئێگزیستێ دەکات بە 690 تەکسی قوربەسەر بچی بازار عشەی تێکات خوا ها ئەدی وەزعەوە یعنی بەتەواوی ئیحترام نمایە لە بۆ سایق تەکسییان بەڕاستی سایق تەکسی ئێمال کرایە ئیستقلال کرایە لە ڕووی هەموو شتێکەوە ئەمە هەر هاتیم فورجەتی ئەو نیشتایە ئەو دەبینەوە خصوصی ڕاوەستایە ئەوە چیە کاکە گوتیان نمایە ئێنەمایە چونە چێن دەرێ نازانین فەرموو ئەمە هەموو سایق تەکسینە هەموو ئیشمان بەپارەیە هەمووی فەقیرین هەموو کوڕێ ئەو شارینە ئەگەر ئەمە ئیشێ نەکەین فەرموو ئەو فەوزا دەقەو بێتن. خاوەن تەکسیەکان باز لەوە دەکەن تا ئێستا لایانی پەیوەندیدار نهاتووتە لامان بۆ ئەوەی کێشەکانمان بۆ چارەسەر بکات لە کاتێکدا ئەو بەنزخانانەی لە پێشوودا تایبەت کرابوون بە تەکسی ڕۆژ بە ڕۆژ ژمارەیان کەمتر دەبێتەوە ئەماش بێبەرنامەی حکوومەت دەردەخات و چارەسەرنەکردنی کێشەی بەنزین وای کردووە بینە سەر شەقام. سەرچاوەکە حکوومەتەکە گە بەنزینەکە بە 690 تەوزیع بکا بە ڕێک و پێچی هیچ مشکلەکە نابی هیچ مشکلە نابی لۆ هەیەی بە 800 تەوزیع دەکاتنەوە 800 تەش بەکارێکی یەک فلس نایەتن یەک فلس دەرێ 800 دینار بە 800 فلس ئەمن تێی ناکەم لەبەر ئەوەی تڕۆمبیلەکە نۆزین تێک دەچی پلاکی تێک دەچی بیتپەمی تێک دەچی مشکلەمان لە بۆ خەڵق دەکات حکوومەت ئەگەر بەرنامەی هەبایە لەوانەیە ئەمە نەهات باینە سەرزادە لەوانەیە بەنزین زۆر باە بەنزینی باش و بە کوالەتی باش ئەنیاجا دەمانێت جواب مادەن کە جوابمان بدەنەوە بزانین هۆیەکەی چیە ناماندنێکاکە ئەمە چینی فەقیرین بەڕاستی چینەکی هەژار و فەقیرین وەڵی لە سپینەوە گەڕایمە 5,000 میش کردیا فەرمووی ئێستا بەنزینم نمایە بزانین هۆیەکەی چیە داوا دەکەین بین چارەسەرێکمان بکەن و وەچی جارە و بەنزیخانە بکاکە بمان دەنێ بە 690 ئەمەی کێشەمان نیە. ماوەیەکی زۆرە لە هەرێمی کوردستان نرخی بەنزین بەردەوام ڕوو لە بەرزبوونەوە دەکات. حکوومەت لەژێر ناوی هاوکاریکردنی شۆفێران چەند ڕۆژێکە بەنزینی 800 دیناری خستوەتە بازار بەڵام وەک هاوڵاتیان باسی لێ دەکەن کوالێتەکەی زۆر خراپە و چەندین مادەی زیانبەخشی تێکەڵ کراوە و جگا لە گرانی نرخەکەی دەبێتە هۆی تێکچوونی ئۆتۆمبیلەکانیان. گەیلان سابیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.